أي نیشتیمان أي نیشتیمان من دەزانم تۆ لە چوارلا وەزەم دەغەری زوو خاو لەجار سەر دەچۆڕێ بە ناچاری ئەی نیشتیمان ڕۆژێ شەڕت لەسەر دەکەن ڕۆژێ دڵسۆزت دەردەکەن نەک شەڕی دوشمن و دژی دەکەن شەڕی براکوژی نەک شەڕی دوشمن و دژی دەیکەن شەڕی براکوژی ئەی نیشتیمان ئەی نیشتیمان خیانەت و عار و پەڵە مێژووی ڕەشی پڕ لە هەڵە کام سەروەری و کام شانازی بۆیە پێت دەڵێم بێنازی ئەی نیشتیمان ئەی نیشتیمان ئاگام لێ بۆ لاوەکان فرمێسکت بووە بە باران کە کۆش دەکەن دەڕۆن بۆ هەندەران دەبنە پاڕاگەندەی شاران زۆڵە کوردی بێدرکەوبە لەسەر میراتت ناتەبە ڕۆژێ ئۆردوی تورکیا دێن ڕۆژێ ئاخوندانی ئێران ئەی نیشتیمان تۆ بە ئومێدی ئەمانەی هەر لارەمری بێگانەی هەتامانە بمێنن دەرکێ لە پێت دەرنایەنێ ئەی نیشتیمان ڕۆژێ لە تێکت دەفرۆشن ڕۆژێ بە دوژمن دەدۆشن ڕۆژێ خێنی لاوەکانێ لەگەڵ پێجێگا دەنۆشن ئەی نیشتیمان شاخت ڕووخا شارد نەما نەوت دزرادا هەدڕۆی ئەی نیشتیمان لە سایەی دوژمنان و خۆفرۆشانی ناوخۆی نیشتیمانە دەدەنگوتی ئاوان شکاوە شکۆیان چی بەسەر هاتانە و پۆیان بڕۆنە خۆیان بە خۆیان ڕویان ڕەش بێ وەگەڵ ڕۆیان ئەی نیشتیمان ئەی نیشتیمان